ئێستا ببینە سەر باسکردن لە نیشانەکانی حساسیت نیشانەکانی هەستیاری و لە کەسێکیشەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێت شەرت نییە من هەر نیشانەیەکم هەبوو بۆ منە بە توشبوون بە حساسم هەبێ بە هەر شتێک هەمان کەسی تریش هەمان نیشانی منی هەبێ کەسێکی تریش هەمان نیشانی منی هەبێ بۆ نمونە کەسێک بۆ کەسێکی تر ئەگۆڕێ بەڵام ئامەتەنیش لە یەکەوە چین نزیکن. نیشانەکانی هەستیاری وەکوتمان لە ڕێگەی ئەو تەنانی کە بۆ منە داخلە بێت لە ڕێگەی لوتۆ لە ڕێگەی بڵین کلێنەکانی تری ڕوخسارەوە لە ڕێگەی پێستۆ لە ڕێگەی خواردنەوە لە ڕێی کۆندامی هەرسەوە بۆری هەوا ڕێڕەوی هەوا ئەمانەی کەوا تووشت دێت کۆمەڵێک نیشانە دەرئەکەون عادەتەن جگە لە خوران بڵێن خوریانی ئەو شوێنە لەگەڵ سووربوونەوەی شوێنەکە کۆمەڵێک نیشانەی ترمانەیە دەتوانین بڵین لە 4 کاتژمێرەوە تاوەکو 8 کاتژمێر دەمێنێت کە ئەوانش بریتێ لە تای کەسەکە بەرزە بێتەوە پلەی گەرمی بەرزە بێتەوە کۆکەی هەیە لەگەڵ کۆکەکەیە سووربوونەوەی ئەو شوێنە و خورانێکی زۆر و ئەمانە چین کۆمەڵێک نیشانن کەوا کەسێک تووشی حاڵەتێک هاتوێ بە هەستیاری بە شتێک هەبوو بێ حساسی بۆ شتە بێت و تووشی هات بێت.